سڵاوتان لەبێت مرۆڤ ئەو بوونەوەرەیە کە هەموو شتێک لە پێناو ئارەزوەکانی خۆیدا دەگونجێنێت و مێژووی مرۆڤایەتیش بە چەند قۆناغێکدا تێپەڕیوە بۆ باشترکردنی ژیانی خۆی و چەندین تەکنۆلۆژیا و داهێنانی نوێ هاتۆتە کایەوە. یەکی لەو داهێنانە ئەویش هۆیەکانی گواستنەوەیە کە چەندین جۆری هەیە: کەشتی، فڕۆکە، ئۆتۆمۆبیل. بەڵام ئەوەی کە زۆر پێشکەوتنی بەخۆی و بینیوە هۆیەکانی گواستنەوە ئەویش ئۆتۆمۆبیل بووە. ئۆتۆمۆبیل لە سەدەکانی ڕابردوودا خێراییەکی کەمی هەبوو کە لە یەک کاتژمێرە 10 کیلۆمەتر خێرا بووە، بەڵام داهێنان و پێشکەوتنەکان ئەم خێرایە زیادی کردو و ئێستا ئەتوانین لە یەک کاتژمێرە 300 کیلۆمەتر ببڕێت. بەڵام کۆمپانیەکانی ئۆتۆمۆبیل ئەوەندەی بیر لە سەلامەتی دەکەنەوە، بیر لە بەرزکردنەوەی نرخی ئۆتۆمۆبیل ناکەنەوە. بەڵام لێرەدا ئەبێ شۆفێران ئاگیانە سەلامەتی خۆیان بێت. لە پرۆگرامی ئەم جارەمدا ئاماژە بە دوو بابەتەکەم: بابەتێکیان خێرایی ئۆتۆمۆبیل و بابەتی دووهەمیان غرامەیە لە کوردستاندا بە میوانداری کاکاروان و تەبێژی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی. کاکاروان بەخێربەی. مامۆستا فاروق مامۆستای ئاینی. مامۆستا بەخێربێت. کاکاروان، ئەگەر بتوانین سەرەتا باسی بنەماکان یاخود مەرجەکانی شۆفێریمان بۆ بکەیت. وەڵێ سپاس بۆ دەرفەتەوە بەخێراتنی ئەمیانە بەڕێزاکەم، سپاسی بەڕێستانەکەم. مەرجەکانی مۆڵەتی شۆفێری لە یاسای ژمارە 86 ساڵی 2004 ئاماژەی پێداوە باسی کردووە کە پێویستە چەند بنەمایەک هەیە ئەو کەسی چەند مەرجێک هەیە ئەو کەسە تێدا بێ بۆ دەستهێنانی مۆڵەتی شۆفێری کە پێویستە لە دایک و باوکی عێراقی بێ و تەمەنی یاسایی بۆ مۆڵەتی تایبەت 18 ساڵی تەواو کرد بوو، مۆڵەتی گشتی 20 ساڵی تەمەنی یاسایی تەواو کرد بێ، بۆ مۆتۆرسکیت پێویستە تەمەنی یاسایی 16 ساڵی تەواو کرد بێ و لە مەرجی پشکنینەکانان پشکنینی پزیشکی هیچ گرفتێکی پزیشکی نەبێت لە ڕووی جەستەییەوە و پێویستە سەرکەوتوو بێ لە تاقیکردنەوەکانی تیۆری و پراکتیکی پاش پشکنینی پزیشکی و پێویستە ئەو کەسە لە ڕووی وەکو باسمان لە ڕووی تەندروستیەوە شیاو بێ بۆ ئەوەی کە بە دەستهێنانی مۆڵەتی شۆفێری و قۆناغەکانی بەدەستهێنانی مۆڵەتی شۆفێری بەسەرکەوتووی دەست خۆش بن. کاکاروان، ئێمە ئەمانەیە لەم پرۆگرامەتە زیاتر تشی بخەینە سەر گەنج و تیژڕەوی. گەنجی وڵاتی ئێمە نەک تەنها وڵاتی ئێمە، گەنجی هەموو جیهان لە تەمەنێکی دیاریکراوە حەزی لە تیژڕەویە لە کاتی لێخۆڕینی سیارەدا. ئەمەش لە گەنجی ئێمەدا دەرکەوتووە. لە هەموو دنیاەوە زیاتر عادەتەن بەهۆی حاڵی ئەوەی کە گەنج زیاتر تیژڕەویەکە زیاتر تووشی ڕووداوی هاتووە بێ و لە کۆمنتۆژینەوەکانیش دەریاخستووە زۆرترین کەس زۆرترین ئەو کەسانی کە تووشی ڕووداوە بن ئەبنە قوربانی ڕووداوەکانی هاتووە زیاتر توێژی گەنجانن، لەبەرەوەی زۆرترینیان شۆفێرن وەکو باسیشمان کرد زۆرتریشیان لە ڕووی لاین دەرونیەوە کە زیاتر خێرایی لە خێرایی زیاتر لە خێرایی ڕێگەپێدرا شۆفێریەکەن وێ ئەگەری هەیە کە زیاتر تووشی ڕووداوی هاتوچۆ بن و تووشی کارەساتی هاتوچۆ بن. لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵی 2016 یەکەم لە هۆکارەکانی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ تیژڕەوی بووە، واتە پابەرنەبوون بە خێرایی دیاریکرا و لە شەقامەکانی ناوشار لە ڕێگابانەکانی دەرەوە بە تایبەتی لە ڕێگابانەکانی دەرەوە زۆرترین جانە دەستدان لە ساڵی 2016 لە کۆی 206 هاوڵاتی کە لە ساڵی 2016 لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی جیانە دەستداوە نزیکەی 159 هاوڵاتیان لە ڕێگابانەکانی دەرەوە بوون، ئەو ژماری تری ئەبێتەوە لە ناو سەنتەری شار بوون. وەکو باسیشم کرد هۆکاری یەکەم لە هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ تیژڕەوی بووە، خێرایی زیاتر لە خێرایی ڕێگەپێدرا و لە شەقامەکانی ناوشار و لە ڕێگابانەکانی دەرەوە. ئێمە چۆن گەنجان تێبگەێنین بە خێرایی چەند کیلۆمەتر بڕۆی دوای ئەو تۆ ئەتوانین لە دوای چەند مەترێک دوای ئەوە توانین سیارەکەت بۆ وەسێنیتەوە؟ خۆی خێرایی ڕێگەپێدراوی یاسایی لە هەموو ژیانی شاوایەوە ئەو یاسایی مەشکاری پێکەی مەدومیان لە هاتوچۆی سلێمانیش بۆ شێوەیە ئەو خێرایی ڕێگەپێدراوی یاسایی لە شەقامەکانی ناو شار 50 بۆ 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لەوە زیاتر نییە. لە هەندێک جێگای ئەو خێراییدا بەزەوێت لێ بۆ خوارە بە تایبەتی لە شوێن دانیشتوانی چڕ و نزیک قوتابخانە و خوێندنگا و باخچەی ساوایان ئەو شوێنانەی کە شوێنی گشتین تا 30 کیلۆمەتر و خواتر ئەوەشەوە خێراییەکان دەستنیشان کراوە. لە ڕێگاکانی دەرەوەش 80 کیلۆمەتر و ئەو پەڕی 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکە. ئەمە لە کاتێکا کە نەگەیتە ناوچەی نیشتەجێبوون لەسەر ئەو شوێنانەی کە یەکێتە سەر ڕێگاکە واتە ئەو پەڕی خێرایی ڕێگەپێدرا و ئەو پەڕی خێرایی ڕێگەپێدرا 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکە لە ڕێگابانەکانی دەرەوە. بۆیە هەر کاتێک هەر کەسێک لەو خێراییە زیاتر هەر بە شەقامەکانی ناوشار
ئەم لە ڕێگاوانەکانی دەرەوە زیاتر ڕۆژ کە بۆی دەستنیشان کراوە بە دڵنیاییەوە لە کاتی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ زەرەر و زیادەکان زۆرترە بن ئەمە جگەلەوەی کە ئەگەر بێت و لەو خێراییە زیاتر بڕوە لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تووشی سەرپێچی سزای داراییە بێ و کەسە سزای دارایی بۆکرێ وەکو باسیشی بکرد ئەگەرەکان و زەرەر و زیانەکان زۆر زیاتر دەبن ئەگەر هات و ئەو خێراییە زۆر زیاتر بوو لەو خێرایی بۆی دەستنیشان کراوە. ئەو کەسێک کە بە خێرایی ئەڕوات مەسەڵەن بە خێرایی 50 کیلۆمەتر ئەڕوات دوای چەندێک کە ئیستۆپی گر ئەتوانێت بە تاڵی سیارەکە بۆستێنێتەوە. ئەو خێرایی کە دەستنیشان کراوە ناو شار لە هەموو شتێک گرنگترەوەیە و کەسە پێویستە ماوەی سەلامەتی نێوان خۆی ئۆتۆمبیلی پێش خۆی لە شەقامەکانی ناو شار و لە ڕێگاوانەکانی دەرەوەی شار بپارێزێت بە پێی پاراستنی ماوەی سەلامەتێکی کە بۆی دەستنیشان کراوە لە کاتێک ئەو کەسە بۆ خێراییە ڕۆیشت کە بۆی دەستنیشان کراوە لە کاتی هەر پێش هاتێک بێتە بەردەمی توانای وەستانەوە و برێکردن و وەستانەوەی ئۆتۆمبیلە ئاسانە ینی ئەتوانین بڵین تووشی ڕوودا و کارەساتی هاتووە نابێت بەڵام ئەگەر هاتوو خێراییەکە زیاتر بوو لە خێرایی بۆی دەستنیشان کراوە بۆ ماوەی سەلامەتێکەشی کەم بوو کە بۆی دەستنیشان کراوە لەگەڵ ئۆتۆمبیلی پێش خۆی ئەو بە دڵنیاوی لە کاتی هاتنە پێشی هەر پێش هاتێکە ڕووداوێک زەرەر و زیانەکان زۆرترە بن و کەسە توانین بڵێن هەم زەرەر جارەکان زەرەر ماڵەکانیش زۆر نەسخەبە مامۆستا کە باسی گەنجەکرێت زۆر کات ئەوتێ گەنج و سەرکەشی گەنج حەزێکی هەیە خولیایەکی هەیە ئەمێ ئەو حەز و خولیایەکە هەیەی دەری ببڕێت ئەمیش زۆر کات لە کاتی لێخوڕینی سیارە ئەم حەز و خولیایە دەرەبڕێت و پاشان ئاوێت بیکاتە پاڵەوانێک بۆ ڕۆژەکانی داهاتووی خۆی کە باسی کات چکە گەنج بستەنها بی لەو ڕۆژا کاتەوە کە تایەتی لە کاتی لێخوڕینی سیارەدا قەدەرێک یان ڕووداوێگێتە پێشەوە ناوێ ئەنێ قەدەر ئەمە پێی ئەوتێ قەدەر لە ڕووی دینیەوە کە تووشی کارە ساتێکە بێت. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشتان لێکن بۆم بەرنامانە بەڕاستی سوود و قازانجی خۆیانان هەیە بۆ وشارکردنەوەی کۆمەلگا و بۆ خەڵکی و دەستخۆشیش لە برایانی بەڕێزی هاتوچۆمانەکەین بەڕاستی ئێمە لە ناو عامی خەڵکاوەها ناسراون کەوا کۆمەڵێک و چینێکی ماندوونە ناسن هەموو کاتەکانی ژیانیان بۆ خزمەتی کۆمەلگا و خەڵک با بڵێن تەرخان کردەوە ئێمەش بە ناوی هەموو خەڵکیەوە سوپاس و دەستخۆشیان لێکین بەڕاستی ئەو کێشەیە طبعا ئێمە ئەم شتانە کە باسییانەکەن چ لە ڕووی ئاینەوە بێت چ لە ڕووی با بڵێن یاسایی هاتوچۆوە بێت هەمیان هەرێکێکن شتێکیانتیانێکە مخالفەیەک بن یعنی ئەوەی کە لێرا لە ڕێگەی لە ڕووی یاساییەوە کە دانراون ئەو ڕێنمایانە هەمویان شەرعیش دانی پیانە و دانی پیانێ جا بەڕاستی مەسەلەی قەزا و قەدەر ئێمە خەڵکی ئێمە بەعام پێ ئەچێ خراپ لە مەسەلەی قەزا و قەدەر حاڵی بوو بێ تێگەشت بێ قەزا و قەدەر بە شتێک ئەوتێکەوە با بڵێن هیچ جۆرە دەستکاریەکی خۆت و ئیشێکی خۆت و اختیارێکی خۆتی زۆر جاتیانە جا لە بەرەوە زۆربەی جار ئێمە خەڵکانێکمانێک کۆمەڵی گەنجمانەیە لە مەرحەلەی مراهقان هەموو خۆشیەکانی با بڵێن ژیانن لە کۆمەڵەشانێکی سەرکێشیا کە ئەبیننەوە مەسەل ئەمە پێی ناوتێ قەزا و قەدەر ئێمە هەمیشە فتوایەکمانە هی لە ژنەی فتوای زانایانی ئاینی با بڵێن شاری سلێمانی کە لە فتواکەیان ئافرمی ئەو ڕێنمایانەی کەوا هاتوچۆ دایناوە بۆ ناو شار و بۆ دەرەوەی شار بە تایبەتی تر بۆ تیژڕەویەکان ئەو هێمایانە ئەو سرعەتانەی کە تەحدید کراون ئەگەر بەپێی ئەو سرعەتە بڕۆی ئەگەر تووشی حادثەیەک بووی لە با بڵێن لە تەطبیقکردنی ڕێنمایەکانە ئەوە ئێمە خێنە باباری چێوە قەزا و قەدەرەوە بەڵام ئەو شوێنانەی کەوا مەسەل بۆی دانراوە لە سەد لە خێرایەکەی مەسەلا ئاخرەکەی سەد بێ ئەو کەسێک کە 120 ئەڕایتەمە لە قەزا و قەدەر تێپەڕیوە ئەو ئینسانە بەدەستی خۆی ئەخاتە ئەو کێشە و مەشاکلانەوە لەبەر ئەوە پەیوەندی بە قەزا و قەدەرەوە نییە قەزا و قەدەر کاتێک ئێمە باسە قەزا و قەدەر ئەکەین ئەڵێن قەزا و قەدەر بریتە لەوەی هەر شتێک لە خۆتەوە دەستت پێ کرد لە خۆتەوە دەست پێ کرد و کۆتایەکەی سپات بەخوای گەورە ئەوە قەزا و قەدەر نییە هەر شتێک لە خواوە دەست پێ کرد لە خۆتەوە کۆتایت پێهێنا ئەوە قەزا و قەدەرە یعنی ئەوەی کە خوای گەورە ئەمری پێ کردووە ڕێنمایی و یاساکان چی ئەڵێن هەمویانە گرتە بەر اینجا لە ژوور یاسا و ڕێنمایەکانەوە تووشی شتێک بووی ئەوە پێوتێ قەزا و قەدەر ئەگینا من بە هەم بە مەیلی خۆم ئەنواع وەشکاڵ ڕۆژانە کێشە و مەشاکل ئێمە ئەبینین لە بەهۆی تیژڕەویە بەهۆی سەرپێچیە بەهۆی ئەمانەوە ڕووی داوە دوایڵە کورە بابە لە کاتی سوڵحەکاڵێن قەزا و قەدەر بوو ئێمە ئەڵێن نەخێرەوە قەزا و قەدەر نییە ئەوە ئەو ئینسانانە بە خۆیان بەدەستی خۆیان ئەو کێشیان دروستکردەوە و ئێمە پێ هەمیشە تەوسێژ ناکەین بۆ ئەو کەسانەی کەوا سەرپێچیان کردووە زەرێکیان بە بەرامبەرەکە گەیاندووە هەرگیز تەوسێ بەوە ناکەین بڵێن لێی خۆش بە لێی خۆش بەوە حەقی خۆتی لێ وەربگرە لەبەرەوەی ببێتە دەست بۆ خۆی بۆ خەڵکانی تریش هەتا حکمی دینی ئەو کەسە چییە کە لە ئەنجامی خێراییەکی زۆر
لێ ئەخۆڕێت و کارەساتێک یان ڕووداوێک دروست دەبێت. هەرچی کارەساتێک بەهۆی ئەو سەرپێچیانەوە ڕووبدات یەکەم بەرپرسیارە ئەگەر خوا نەخواسە قەتڵی کوشتنی لێ بکەوێتەوە قاتلە و ئەبێ خوێنی بەرامبەرەکەیش. مامۆستا ئەو دواییە مەسەر ئەو بابەتە کاکاروان زۆر لە گەنجان گلەی لە هەبوونی کامێراکانەکە لەسەر جادەکانە ئەڵەن ئەو کامێرانەی کە دانراون یانەوە تا بە دزیێ و دانراون کە ئێمە هەر ناتوانانی بیان بینین یان ئەوە تا جادەکە نووساوە شەڵ من بە ڕێژەی هەفتا ئەڕۆم 7,000 غرامم بۆیێتەوە هەبوونی ئەم کامێرانە هۆکارێکم بۆ کەمکردنەوەی خێرایی بەدڵنیاییەوە لە هەموو دنیاە چەند ڕێگای گیراوەتە بەر بۆ کۆنتڕۆلکردنی و کەسانی کە بە خێرایی زیاتر لە خێرایی ڕێگە پێدرا و شۆفێریەکەن و بۆی کۆنتڕۆلکردن نەبێتەوە دروستبوونی کارەسات و ڕووداوی هاتووە کۆمەڵی ڕێگای گیراوەتە بەر یەکێک لەو ڕێگانە دانانی کامێرەکانی چاودێریە کە سزاکەی دەستنیشان کراوە لە ناو شار بە بڕێکەوە لە ڕێگابانی دەوی شاریش بە بڕێکەوە لە 7,000 دینار و دەست پێکە سزاکەی تاوکو 250,000 دینار سەبارەت بە بڕەکەی ئەوە قسەیەک ئێمە پێشتەژۆک و بەڕێوەتی هاتووە ڕاو بۆچوونی خۆماوەتووە کە ئەکرا دراسی زیاتری ئەو بڕە بکرایە و لەگەڵ داهاتی تاک لە کۆمەلگایە بکنجایە بەڵام وەکو هۆکارێک بۆ کەمکردنەوەی خێرایی لە هەموو دنیای پێشکەوتووە بەنابراوە بۆ هۆکارێک و باسمکەی کامێراکان لە جیهانە بە شێوەیەکی ئاشکرا دانراوە وڵاتیش هەیە وڵاتیش هەیە زۆر بە نهێنی بە شاراوەی داینەوە و قسەشمان پێشتری دەسەرم حاڵەتە زۆر کردو کامێرەکانی بەڕێوەبەتی هاتووە زۆر بە ئاشکرا و بە ڕوونی لەسەر شقامەکان دائەنێن و تا ڕادێک دەتوانین بڵێن ئەو شوێنانەش دیاریکراون و بۆ زانیاری بەڕێستان ئێمە و کامێرانەمان زیاتر لەو شوێنانەیە داناوە کە زۆرترین ڕووداوی هاوچوتیان ڕوویداوە و هۆکاری سەرەکی ڕووداوە کەش خێرایی بووە تیژڕەوی بووە لە زۆرترین ئەو شوێنانە ئێمە کامێرانمان داناوە بۆیە هۆکارە بێ بۆ کەمکردنەوەی خێرایی و بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان و سەبارەت بەوەی کە ئەوەی بە نهێنی دانراوی وەڵاممان نایەوە کە ئەوتوان بڵێم وەکو بەڕێوەبەتی هاتووە زۆر بە ئاشکرا دانراوە ئامانجیش لێی کەمکردنەوەی ڕووداوەکانە وەکو نرخ و بڕەکەی ئەوە قسەیشی ترا و پێشتر باسم کرد ئێمە وەکو بەڕێوەبەتی زۆر باش ئەو دوێ ئاماژەی پێکەم بەس ئەوترێ کامێراکان کە لە دەروی شار دانرێت ساقەکان فێرم لە دواوە فول بۆیەتری هەڵەکەن یان ئیشا چواری بۆ یەکتر داگیرسێنن کاڵە لە پێشەوە کامێرە هەیە ئەمە هۆکارێکە بۆ کەمکردنەوەی خێرایی کە تۆ کەسێکی بەرامبەرە پێی بزانێت و بەو شێوێ ئاگادارکرێتەوە مهمەوەی ئێمە ئامانجمان لێی کەمکردنەوەی خێراییە وەکو پێشتریش باسم کرد لە زۆرترین ئەو شوێنانی ئێمە کامێرەکانماندانەوە کە زۆرترین ڕووداوتیای ڕوویا هەم لە ناو شار هەم لە ڕێگاوانەکانی دەرەوە گرنگەوەی و شۆفێرە خاوی کاتەوە بە خێرایی نەبووە و ئێمە باوەڕمان وایە کە ئەگەر شۆفێر یاخود ئەو بنەمایەکی یاساییە لە شەقامەکانی ناو شار یاخود لە ڕێگابانەکانی دەرەوە پێیوەست بێ بۆ خێرایی بووی دەستنیشان کراوە هیچ پێویست بۆ ناکات لە حاڵتێکی دەڕوە ڕاوچیا بژی ئایا کامێرەی لێیە کامێرەی لێ نییە سزا ئەدرێت سزا نادرێت شۆفێری ئێمە گە خۆی ڕابهێنێ لە ناو شار لە ناو شار 50 بۆ 6 کیلۆمتر لە کاتژمێرێکدا شۆفێری بکات لە ڕێگابانەکانی دەرەوە 80 تاوەکو 100 کیلۆمتر لە کاتژمێرێکدا شۆفێری بکە هیچ پێویستی نییە لە حاڵتێکی قەلەقی دڵە ڕاوچیدا بژی و ئەتوانین بڵێ هەم خۆشی هەمە ئەو سەرنشینانشی کە لەگەڵ یان پارێزراوە بن وەکو مامەسای بەڕێز فەرمووی ئەگەر ڕووداوی هاتووە دروست بێ وەکو ئەگەر لە خوار و خێراییە بێ ئەو قەزا و قەدەرە و دڵنیاش بە زەرەر و زیانەکان زۆر کەمترە بن بەڵام ئەگەر هاتوو خێراکە زیاتر و زەرەر و زیانەکان زۆر زیاترە بن و کارەساتەکان گەورەترە بن و ماڵوێرانی خەڵکی کەشی بەدوایە بۆیە پێویستە لەسەر شۆفێری ئێمە خەڵکی ئێمە گلەی لەسەر ئەوە نەکا کامێرە نهێنیە یاخود نهێنی نییە بڕەکەی زۆر یاخود کەمە هیچ ئیجابیش نییە هیچ پێویست نیە سەر کەسێک بڵێ ئەمە ئیجباری کەسێ بێ لە کامێرەوە ئەم بڕەپارێت پێشکەشکا بە حکوومەت و بۆ بەڕێوەبەتی هاتووچۆ ئەگەر پێویست بێ بە خێرایی دیاریکراوە هەم پارێزراوە بێ هەم تووشی هیچ حاڵتێکی دڵڕاوی قەلەقی ناوی هەم تووشی سزای داراییش داوی ئێمە شکو بەڕێوەبەتی هاتووە پێمان خۆش چونکە ئامانجی ئێمە کارکردنی ئێمە لە بەڕێوەبەتی هاتووچۆ هەدەفی سەرەکیمان جگە لە ڕێکخستی کاروباری هاوڵاتیان ڕێکخستی ڕۆژیان چۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و شۆفێران ئامانجمان کەمکردنەوە و ڕاگررتنی ئەو ڕوودا و زۆرەی جانەدەزان و کارەسات و قوربانی هاتوچۆیە کە ساڵانە لە هەموو دنیا شابوونی هەیە لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانیشە ئەو ئامارە تا ڕادێکی باشە توانین بڵێن دابەزین بەخۆی و نابینێت یعنی ئەو ئامارە لە ساڵانە لە بینی چەند ژمارەیەکە یاریەکە یعنی ئەو ئامانجەی ئێمە هەمانە لە بەڕێوەبەتی هاتووە ئامانجی سەرەکیمان کەمکردنەوەی وەکو پێشتر باسم ڕێکخستنی ڕۆژیاچۆ کەمکردنەوەی قوربانی جانەدەزانی و کارەساتەکانی هاتوچۆی ئەگەر شۆفێر پێویست بە خێرایی دیاریکە خێراکی کەم کاتەوە توانین بڵێن
ئەو کاتی ئێمەش بە باشی توانیمان باشی سەرشاری خۆمان هەڵبەستین و بتوانین بەشدار بین و ڕۆڵی کاریگەرمان هەبێت لە کەمکردنەوەی کارە سات و گیان دەزانین. هەبوونی کامێرەی جێگیر باشتر نییە بۆ کەمکردنەوەی خێرایی کامێرای جێگیریشمان هەیە لە پارێزگای سلێمانی، بەڵام ئەوە کۆمپانیای جێبەجێکار لەلایەن بەڕێز پارێزگای سلێمانیەوە دژری لێکۆڵینەوە سەرکارەکەی پێگەێنراوە لەسەر بەشێکی پرۆژەکە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتووە چاوەڕێی کۆتایهێنان بە کاری لێکۆڵینەوەکەین و ئەو کامێرانە بۆ شێوە یاسایی کە گونجاوە بدرێتە حکوومەت و بەڕێوەبەراتی هاتووە پێمان بدرێتەوە و کاری پێ بکرێ و وەسوود لە توانای و کامێرە جێگیرانش ببینی کە لەسەر ناو پارێزگای سلێمانی. خراپی ڕێگاوبانەکان ئەو تێ خراپی ڕێگاوبانەکان هۆکارێکە بۆ ڕوودانی ئۆتۆمۆبیل لەگەڵەوەی کەسەکەش خێراییەکی وای نییە کە ئەو هۆکار بێ بۆ ڕوودانی ئۆتۆمۆبیلەکە. لە هەموو دنیا هۆکاری ڕووداوەکانی هاتووە بە چەند فاکتەرێکی سەرێکی جێڕاوەتەوە. یەکەم خودی یەکەم شۆفێر خودی مرۆڤ بۆ خۆی هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتووە توانبوون لە سەدا 85-86 هۆکاری پلەیەکی ڕووداوەکانی هاتووە گەڕێتەوە بۆ خودی شۆفێر خۆی. ڕێژەیەکیش یەگەڕێتەوە لە سەدا 6 بۆ 7 یەگەڕێتەوە بۆ خراپی هەلومەرجی ڕێگابانەکان و نەبوونی مەرجی توندوتۆڵی لە دەزای مەرجی توندوتۆڵی ئۆتۆمبیلەوەیش هۆکارێکی ترە لە هۆکاری ڕووداوەکانی هاتووە. دێجاریش خراپی کەش و هەوا هۆکارێکە و باڵێن هۆکارێکی لاوازە لە هۆکاری ڕووداوەکانی هاتووە. بەڵام لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی ئینکار ناکرێت لەوەی کە ڕێگابانەکانی دەرەوە لە هەلومەرجێکی زۆر خراپدان بە تایبەتی ئەم چەند ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان تووشی ئەو قەیران داراییە بۆ تۆمە هیچ کارێکی خزمەتگوزاری و نۆژەنکردن و چاکردن لە ڕێگاکانی دەرەوەی شار نەکراوە. تا ئێستاش ڕێگای نێوان سلێمانی و ئیدارەی گەرمیان ڕێگایەکی یەکساید و دواڕاستێ سەر ڕایبوونی چاڵوچۆڵ و ئەو هەموو پێچ و خراپی کە لەناو ئەو ڕێگایەدا هەیە. ڕێگای نێوان سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین ڕانی و قەڵازێ ڕێگایەکی یەکساید و دواڕاستەیە و ڕێگاکە لە هەلومەرجێکی زۆر خراپایە و بوونی چاڵوچۆڵێکی زۆر لەسەر ئەو ڕێگانە. بۆیە ئەو ڕێگانەی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی لە حاڵەتێکی زۆر خراپان ئەتوانین بڵێن بەشێکی ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەڕێتەوە بۆ خراپی هەلومەرجی ڕێگابانەکان لە سنووری پارێزگای سلێمانی. کاتە لەو کاتە هاوڵاتی تۆمەتبار ناکرێت بەوەی کە ئەو کارە ساتەوریاویان غرامە کرێت. من باسم کرد هۆکاری پلەیەک هۆکاری هاوڵاتیە بۆ خۆی. ئەگەر تۆ زانین ڕێگای خراپە و چاڵوچۆڵی لەسرە ئەتوانین بە خێراییکی وا بڕۆی کە تووشی کارەسات و ڕووداوی هاتچۆ نەبی یاخود هەر پێش هاتێک هاتە پێشە بتوانانی کۆنتترۆلی خۆت و تومبیلەکە بکەیت و تومبیلەکە ڕاگریتۆ تووشی ڕووداوی هاتچۆ نەبی. بەڵام ئینکاریش ناکرێت لەوەی کە خراپی هەلومەرجی ڕێگاوانەکان لە هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی دۆخێکی زۆر خراپایە. جا خاڵێکی تر لە وڵاتی ئێمە ئەو ژمارە زۆرەی کە ئاماری ڕووداوەکان و واژیانە دەزانین بریندارێکە ئەوەیە کە لە وڵاتی ئێمە لە پارێزگای سلێمانی هەرێمی کوردستان هۆکاری گواستنەوەی گشتی لە ئاستێکی زۆر خراپ و نزمدایە. هاوڵاتیانی ئێمە بۆ گواستنەوەی خۆیان یا کەلوپەل یاخود حاڵەتێک یا پەنابە بۆ ئۆتۆمبیلی تایبەتەکەی خۆی کە هەیەی یاخود ئۆتۆمبیلی گشتی کە تەنها تاکسی و پاسمانەیە نەبوونی ترام و میترۆ و هێڵی ئاسنی نێوان پارێزگاکان و هۆکاری گواستنەوە گشتیانەی تر کە لە پاسی پێشکەوت و فێنکەرەوە لە کاتی هاوی ناوگەرمکەر لە کاتی زستانە ئەمانەش هۆکارنەوەی کە هەموو هاوڵاتیەک زۆر هەندێک کەس کە ئیشێکی لەوانەیە بچوشیە لە پارێزگایکی تری هەرێمی کوردستان بە تەنیا خۆی سوارڕەوێک و بە تەنیا ئەو ڕێگا دوورە ئەبرێ و هەم هۆکارێکە بۆ پیسکردنی ژینگە و هەم هەندێک جا کارەسات و ڕووداوی هاتووی لێکرد. ئەگەر هاتە گواستنەوەی هۆکاری گواستنەوەی گشتی لە وڵاتی ئێمە لە ئاستێکی باش و پێشکەوتووە بۆ توانم بڵێ ڕووداوەکانی هاتووش و ژمارەی قوربانی گیانزای ڕووداوەکانی هاتوو بۆ ئاستە نابکە ئێستا هەیە. نەبوونی شوێنێک بۆ گەنجان بۆی ئەو حەز و خوندەیە کە هەیەەکە لە تیژەویە دەری ببڕن چونەکە بە مسابقەی تیا بکرێت. ئەمە شۆکارێکی تر نیە بۆی گەنجانە سەرجادەکان ئەو حەزێخوانە تاقی بکەنەوە و دەری ببڕن. ئەم کەلتوری وڵاتانی بەشێکی وڵاتانی ڕۆژهڵاتی ناوڕاستە وەکو بەڕێوەبەراتی هاتووی سلێمانی هیچ کارپشتگیریەوە ناکەین و دامی ئەوەش ناکەین کە شوێن دەستنیشان کرێ بۆ ئەوەی کە هاوڵاتیان یاخود شۆفێرانی گەنجان نمایشی سەرسوڕهێنەر لەو شوێنە بکەن و ڕوودا و کارەساتی هاتووی. بەڵام کاکەران زۆر لە گەنجان داوای ئەوە ئەکەن. ئاخر داواکردن جیاوازە و ئێمە بنەماکانی سەلامەتی و ڕۆ یاسایەکەی شتێکی ترە. ئەو ئیمکانێت ئەگەر لەبەردەستا بێ ئەگەر ڕێگایەکی سەمەتیش بێت 80 مەتیش بێت تا پێچاکرێ و گلەوەی کە تۆ سەرقاڵی ئەوە بچووکە وەکو باسم کرد پێشتر هەلومەرجی ڕێگابانەکان و شەقامەکانی ناوشاریش هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی دۆخێکی خراپە. ئەگەر ئیمکانێتێکە بێ ئەوەی پێ بکرێ باشترەوە گلەوەی تۆ سەرقاڵی بە دروستکردنی گۆڕەپانێک بۆی
هەندێک گەنجێ هەمووی نی هەندێک گەنجێ بچێت نمایشی سەرنجڕاکێشێکیان بکەوە وەکو پێشتیش باس بێەوە زیاتری وڵاتانی ڕۆژهاتی ناوەڕاست وڵاتانن کە لە وەزعێکی زۆر باش ئاژین و بوونی پەترۆڵ و نەوت گەیشتن گەیاندە ئاستێک هیچ شتێک نەماوە وەکو حەز و فولاد جێبەجێ بکەنەوە کە نمایش ئۆتۆمبیلەکانیان ئەگەر تووشی کارەسات پێ وەرگاواش بێ تووشی زەروزیارێکی ئۆتۆ نابێت داهاتی تاشی وڵاتی ئێمە گەنجی ئێمە ئۆتۆمبیلێکی پێ ینی باوکێتی ینی برا گەورەکەیەتی ینی کەسێکی ترا ئەگەر بێت و تووشی بچووکی کارەساتی کە ئەو خێزانن لە ڕووی ئابووریەوە تووشی زیانێکەکات و تا بڵێن کاتێکی زۆریەوە بۆ پڕکردنەوەی ئەو زەر و زیانێککە ڕوویاوە ئەو وڵاتانە لە خۆشیە ئەتوانم بڵێم گەیشتوێتەوە ئاستەی لە وەزع باشیە و لە ئیمکانات باشیە گەیشتوێتەوە حاڵێککە بۆ جۆراواکە قسەم لەسەرەوە نییە گەر نمایشی مەسەرەن وەرزشی هەیە وەکو پاسکی سواری مۆتۆرسکی دویان ئەو سیبا خۆشتان ئەویش لە وڵاتانە شوێن و ڕێگای خۆی بۆ دەستنیشان کراوە کەسەکانیش یان شۆفێرەکانی لە کاتی شۆفێریکردنە کەلوپەلی تایبەت بەخۆ پارێزی لە کاتی مانەوەکردن و لێخوڕێنا بەکارن لە کڵای سەرپارێز و بەستی پشتێنی سەلامەتیوان ئەوانەی کاکری هیچ بنەماکی سەلامەتیتیانی و ئێمە هیچ کاتیش پشتگیری و دەفعی و گەنجان و شۆفێران وڵاتی خۆمان ناکەین کە و کردەوە خراپە دووبارە بکەن. ئەوترێت ئۆتۆمۆبیلەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ سلێمانی خێراییان لە هاوڵاتیان زیاترە. ئێمە پێی لە ڕووی یاسایەوە ڕێگەتان پێدراوە ئەم خێراییان زیاتر بکەن یان پێویستە؟ هەموو ئۆتۆمبیلەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وان نییە. بە پێی مادەی حەڤە لە یاسای ژمارە 86 ساڵی 2004 لە پێشڕەویەکانی هاتوچۆ لە سەدەکاتی مروریات چەند خاڵێکی دەستنیشان کرد بۆ پێشڕەوی هاتوچۆ. یەکێک لە خاڵەکان ئەڵێ ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنە ئۆتۆمبیلەکانی پۆلیس ئۆتۆمبیلەکانی تەندروستی ئەمبولانسەکان ئۆتۆمبیلەکانی پۆلیسی هاتوچۆ هەر ئۆتۆمبیلێکی تر کە وەکو ئۆتۆمبیلی فریاگوزاری بەکاربێ پێی یاسا پێشڕەوی بۆ هەیە و ئەو کاتێک ئۆتۆمبیلەکان خێراڕۆن دیارە ئەرکم هامێکیان لەسەرەوە یاساش ئەو جۆرانە لە سوارڕەوی جاکرێتەوە لەوەی کە پێشڕەوی بۆی هەبێ بۆیە بۆ ئەرچێک یان بۆ جێبەجێکردنی ئەرچێکیا بۆ حاڵاتێک هەیە کە دروست بۆ پێویستە بە خێرایی بە زووی بگاتە ئەو شوێنە بۆیە ئەو ئۆتۆمبیلان هەندێک جار بە خێرایی زیاتر بە خێرایی ڕێگە پێدا ڕۆن و لە ڕووی یاساییەوە ئێمە یاسا ڕێگەی پێداین تەنها ئۆتۆمبیلەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەو ئۆتۆمبیلانەشەکە ئێستا بۆ بەڕێستان باس کرد. ئەو دەرەنجامانێک کە لە کاتی ڕووداوێکی هاتوچۆیان دروست دەبێت لایەنی کۆمەڵایەتی بێ یان لایەنی ئابووری زۆر کە لایەنی ئابووری زەرەر دەکەیت. ڕووداوەکانی هاتوچۆ بەداخەوە وەکو مامۆستای بەڕێز پێشتر باسی کرد توان بڵێم بەشێکی زۆری قەزا و قەدەر نی یعنی مادەم ئێمە لە کۆی 1225 ڕووداوکە لە ساڵی 2016 لە سونی پارێزگای سلێمانی ڕوویداوە ئەتوان بڵێن هۆکاری پلەیەک زیاتر لە 450 هۆکاری تیژڕەوی بووە و ئەگە تیژڕەش و مامۆستای بەڕێز باسی کرد لە خێرایی ڕێگەپێدرا و لە قەزا و قەدەر دەرەچێ و ئەتوانین بڵێن ئەو کەسە تاوانبارە تۆمەتبارە بۆی کە سزای خۆی وەرگرێت. هۆکاری لایەنی کۆمەڵایەتی و لایەنی ئابووری ئەوە بەشێکی ترە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کەسانی جێبەجێکەری یاساین ئەوەی کە لەسەر شارمانەوەکو پێشتر باسم کرد کارەکەین بۆ ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ ڕەخسانی هەلومەرجێکی لەبار بۆ وڵاتیان شۆفێران و کارکردن بۆ پاراستی گیان و ماڵی هاوڵاتیان کەمکردنەوە ڕووداوە هۆکارە کۆمەڵایەتەکانیش لە ڕاگەاندنەکانەوە بینین لایەنە ئابووریەکەشی وەکو پێشتریش باسم کردەوە چەند ساڵی هەرێمی کوردستان لە قەرانی داراییکی زۆر خراپە موچەی فەرمانبەران لەو ئاستەیان نییە بۆ پێویستێنێ کە بەشی بژێوی ژیانی ئاسایی ڕۆژانەی بکە ئەنجاوە ئەگەر بێت و ئۆتۆمبیلەکەی تووشی زیانێ بێ بچێت خەریکی مەسەفی چاکردنەوەی بێ بۆیە کاریگەری بە دڵنیایی و کاریگەری خراپ بەجێڕێ من ڕووە ئابووری کۆمەڵایەتەکەی جێڵم بۆ کەسانی تر لەو ڕۆوە قسە بکەن ئەوەی توان قسەی لەسەرکەم لە ڕووی یاساییەکەوە و لەو ڕۆیەکە لە ئەرچی سەرشانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەفسەر و کارمەندی بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە ئەتوانم زیاد قسەی لەسەر بتوانانی بماڵوم بکەیتەوە دەرەنجامەکانی کارەساتێکی ئۆتۆمبیل چییە لە ڕووی هاتوچۆی سلێمانیەوە نەک هاتوچۆی سلێمانی لە ڕووی هاتوچۆوە بەستی من ئەوەیە کاتێککە دەرەنجامێک ڕوئدا احتیمالی هەیە هێمایەکی هاتوچۆ لەو ڕووداوەدا ئەو کەسانەی کە لە کاتی ڕووداوی هاتوچۆ هەندێک جار دوو ئۆتۆمبیل هەیە هەندێک جار لە کاتی پێکدادان و یاخود وەرگەڕانە زەرە و زیان بە کەرەستەی گشتیەکە دام دەستگای گشتیەتر لە گادرێڵی قەراغی شاق قامەکە بێ یاخود لە درەختێ بێ کە لە قەراغی شقامەکە بشکێ یاخود تابلۆ هێمایەکی هاتوچۆ هەر کەرەستەیەک کە لە قەراغی شقامەکە بێ هی مڵکی گشتی حکوومەت بێ ئەو کەسە لە ڕووی یاسایی و پەڕاویشتی بۆ کرێتەوە ئەگەر جگە لەو
تۆمەتی کرد ئاراستەی کراوە لەسەر ڕووداوێکی هاتوچۆ پەڕایشتری بۆ بێتەوە و لە ڕووی یاساییەوە ئەو کەسە هەواڵی ئەو شوێنە ناکرێت کە زەرزیاری پێگەیاندووە و ئەو شوێنەشی ئەگەر درەختێ بێ با بڵێ بەڕێوەبەرایەتی باخچەکانە بێتە سکاڵاکار بەسەریەوە ئەگەر شوێنێکی تر هەر بەپێی جۆری ئەو زەرەرەی کە یاوێت بێتە سکاڵاکار و ئەو مافەی لێ وەرەگیرێتەوە وەگەر بێت و زەرزیاری گشتن بگەێت. زۆر باشە مامۆستا ئەو دەرەنجامانەی کە لە ڕووداوێکی هاتوچە دروست دەبێت احتیمالی ئەوەی هەیە لەو ڕووداوەدا کەسێک بمرێت ئەگەر لە ڕووی دینیەوە حکمی ئەم کەسە کە لەناو ئەم ئۆتۆمۆبیلەدا ئەمرێت چییە؟ سەرنشینەکەی تا چەند تاوانبارە؟ ئێمە وتمان ئەڵێن هەرچی هەموو شتێکی ئێمە یاسایە، دین هەموو شتێکی یاسایە. لەبەرەوە بەڕاستی هەر حادثەیەک هەر ڕووداوێکی هاتوچۆ هەر ڕووداوێکی تر هەبێت مقەسر ئەم کەسە بێ کە ئیشەکەی کردووە شۆفێرەکە مقەسر بێ لە یاسا لای دابێت تیژڕەوی بوو بێ بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان وتمان مقەسرە. ئەگەر هەر حادثەیەکی لەدەست بقەومێ خوا نەخواستە کوشتنی تیابێ بە قاتل حسابی بۆ ئەکرێ. بەڵام تەنها ئەوە هەیە ئێمە کۆمەڵی ئەحکاممان هەیە بەڕاستی ئەحکامی شەریعەت بۆ دەوڵەتی ئیسلامیە بۆ دەوڵەتی ئیسلامیە. مەسەلە ئێستا وەکو جەنابەت پرسیارە کرد و بەڕێزیان کە جوابی دایەوە لە کۆمەڵە هەندێک وڵات مەسەلە ئەم عەرزی سەیارات و ئەمانە ئەکرێت. ئەم عەرزاتە لەو عەرزی سەیاراتانە کە ئەکرێتەوە بۆ گەنجەکان ئەگەر کەسێک لەو تیژڕەویانە لەو عەرزا کە ئەیکا کەسێک بکوژێ خوبەکەی کوشتنە ئەبێ بکوژرێتەوە قساسە چونکە ئەمە قەتڵی عەمدە. ئەمە قەتڵی عەمدە لە یاسای هاتوچۆشە لە شەریعەتی ئیسلامیشە بە هەمان شێوە ئەو کەسانەی کە ڕێگەکانی دەرەوەی شاری ئێمە سەدی بۆ دیاری کراوە ئەوەی لە سەد بەرەو ژوور بێت بەڕاستی تاوانبارە قاتلە یعنی ئەبێ خوێنەکەیشی بکەوێتە سەر و ئەمە لە دنیا لە عقوبەکەیشی لە قیامەتەوە خوای گەورە ینی لێپێچینەوەی لێکە چونکە بەڕاستی سەرپێچی یاسا بە هەمان شێوە سەرپێچی شریعەتە چکەم یاسایانە کە دانراون هەمووی بۆ مەسەحەتی کۆمەلگا دانراوە خەڵکی دانراوە شتێک نییە بڵێ ئەمانە هەرچی مەسەحەتی خەڵکی تابێت ئێمە واجبە لەسەرمان جێبەجێکردنیان. کاتە ئەو کەسێ لەنا ئۆتۆمبیلەکە دەمرێت سەرنشینەکەی لەو کاتا بە قاتل حسابی بۆ ئەکرێ ئەبێ خوێنەکەیشی بژین شۆفێرەکەی ئەو سەرنشینەی کە تیا چووە لەسەر لەسەر شۆفێرەکەی ئێمە بەڵێن شۆفێر بەرپرسیارە بەرپرسیار یەکەمە سەرنشینش بەرپرسیار مامۆستا سێمە بەسەرەن ڕێنماییمان هەیە بۆ سەرنشین ببوورە لە قسەی جنابتشین بڕی ڕێنماییمان هەیە بۆ شۆفێر ئەڵێن پێویستە سەرنشین لە کاتی بەکارهێنانی سوارڕەوە بە تایبەتی ئەگەر هەر سوارڕەوەک بێ پێویستە پشتێنی سەلامەتی بەکاربێنی کە پشتێنی سەلامەتی بەکارنانێت تووشی ڕووداوی هاتشە بێ عادەتەن بەشێکی زۆری ڕووداوەکان پلەی یەک لە مردنەکان مامۆستای بەڕێز پلەی یەکەم لە مردنەکان لە شای سلێمانی سەرنشینەکانە پلەی دووەم پیادەکانم پلەی سێم شۆفێرەکان بە ڕێژێکی زۆر کەمن یەکەم ئەو کەسانی کە گیان لەدەستداوە لە سنووری پارێزگای سلێمانی سەرنشینەکان بۆیە سەرنشینیش پێویستە لە سلێمان مامۆستا. ئێستا ئێمە ئەم پشتێنی سەلامەتی کە دانا من یەکیان خۆم لەگەڵ ماڵ و مناڵی خۆما بۆ نمونە زۆر جار کە سەفەرەکەنێت من پێش ئەوەی با بڵێن هەر لە بەردەرگای ماڵی خۆمانە پێش ئەوەی حرەکە بکەم ئەڵێم کاکە پشتێنەکە ببەسن کە بە گوێی من ناکەن زۆر جار لەناو مەفرەزەکانی هاتووە شاوتیانە سەر ئەوە بۆتی سەرنشینەکە ئەڵێم ئەوە تا بەخۆی بڵێن زۆر ینی ئەم شتانە ئێمە ژەڵێن لەو ڕوانگە و سەرنشینەکە بڵێ خۆی مقەسرە بەس ئێمە کاڵێن شۆفێرەکە ئەگەر شۆفێرەکە لە تیژڕەویەکە لە کۆمەڵی ڕێنمایە کە چۆن بۆ شۆفێرەکە بەڕاستی تاوانە بۆ سەرنشینەکەش تاوانە گەرەمان ئەو شتانە بەکارنێنێ مەسەن ئەو ڕێنمایانە جێبەجێنەکە بە هەمان شێوە ئەویش تاوانبارە بێت. زۆر باشە دەستان خۆش بێت فیچەرێک ئامادەیە و ئەگەڕێنەوە بۆلاتان. باشی سەرچاوم زۆر سپاس وەڵا 625,000 بەڵێ وەکاریەوە چێکە هەموو خرامەیە دیاوە وەڵایی تیژڕەویە و پابەندەبوون عەلە ساز بە یاساکانی هاتوچۆ نازان خۆ هەر قوشبنێگەچی کامێرەیشیان داناوە بەدزیەوە بەڵێ ساڵێ نابێت وانە لە 2007 دوو جار لە کامێرە دیاوە 625 ئەگەر تەقسیمی هەموویکەین تقریبا 6 جار لە کامێرە دیاوە کە 8 جارەکە لەسەر 100 ڕۆژتووی
ئەمە لە زیاتر ڕۆشتی ئەمە هۆکارەکەی چیە ئەنێ حەز ناوی ئەنێ چی وڵی شتێ نییە بڵێ حەز بەس نازانم خۆ لێرەش قانونێ نییە کە سابت بێ کابرا بۆ دیاری ناکات بزەبت لە چوار کامێرەکەدانە لە هەموو شوێنێکی عالەمە ئەڵێ لەو فلانشن کامێرە هەیە ئەمە چێ ئەڵی چاوشارکێ و لەگەڵەکە لە بندارێکەوە دایناوە والله ئەویان نازم لەبری من تازە سیارەکەم کڕیەوە هەمووی هەفتەیەەکە ئێستا هاتم خراپەکەمیە ئێستا من تازە سیارەکەم کڕیەوە ماوەی هەفتەیەەکە بڵین ئەوە هی پێشوی منە بەڵێ زۆر دەتۆ سەریعترە حەزن لە سەریعە چێ من نەوەڵە قەتیژە ئەو سەرکێشە و نەکردووە نا الحەمدلله هەتا ئێستا نەمکردەوە سایقی ساری گەورە و بچووکشم سابقە حەزم سابقی شەوانیە گەنجانیە مەزۆ کادە شەوان ئەو شتانم دێ بە شەوان هەر دەرناچمە دەرەوە من پارەی چاکە دیاوە پارەی چاک وەڵام معاشی دوو مۆزەفە دیاوە مليون و500 هەیە مليون و 200 دیایە باشە بەڕێزم تۆ 1 ملیۆنە غرامە دیاوە ئەم ملیۆنە ئەمەی تیژەویە ئەمەی تیژەوی سەربێچیگەی دیانە بە غێری سورە ئەدان چۆنە من کڕین و فرۆژی بێوەگەم بەڵام ئەوەی کە غرامەی دیابێ لێم لێرە تەسلیمیەکەم ڕۆژانەیەم لێرە یانی کەم ڕۆژێک 500,000 600,000 ملیۆن تەسلیمیەکەم هەمووی داهاتە بۆ حکوومەت ملیۆنێک و 45,000 ماوە ئێستا هەمووی سەریعیە هیچ کەی دیانە نا شوێنی وایە مەسەلەن شوێنی وایە شەستی بۆ دیاری کراوە ئەو شۆفێرە لیوان حەز بەوە ناکات تابلۆکانەوە نە دیاری نین تابلۆکان دیاری بێگە لیوە شەز زیاتر نەڕوە 80 ڕوە 90 ڕوە چەند بڕۆ و نەغرامەی هەیە تازەکردنەوەی سەنەوێگەیە هەر بە ناوی خۆمەوەیە تازەکردنەوە و غرامەکە 5 وەرەقەنی و ماوە غرامەکەم 160,000 بوو 365,000شم اینی ساڵانە داوە نای کامێرە نەمەی ژینگە و ساڵانەیە غرامەکەم 160,000 کامێرەیە نه 80 ڕۆی تاسوژە بۆ سلێمانی دوو جارە بەڵێ وەڵی وەکو پێویست بە پێویستیم نەزانیوە سەریا بڕۆم ئەنج ئەو کامێرانە وا وندای ئەنێن نایان بینی لە جێگایەک دایانێن بۆ نمونە لەوانێت لە سارەی هەوڵاتیە داینێن لە شوێگایان کامێرە داانێن تۆ نایبینی جا ئەو شوێنانە ئیشارەتی پێێنم بۆ نمونەت لە شوێنێک 60 ڕۆی لە شوێنێک 80 ڕۆی ئەو تابلویانە کاڵ بوونەوە نایان بینی 450,000 والله نازانم هەر لێ وەسڵ بێنە بینە بڕەبووڕە 450,000 ئێسان لێرە 100 لێ 50 ئەوە 600 ئارە وەڵام یەک بەرچینە پارەیان لێ سندوین پارەی ناخواردنمان بێنەماوە نازانم پارە بۆچی یعنی ئەو پارە زۆر زۆرە تۆ سیارێکی بە ناخۆتە 200,000 تەکلیفەکە یعنی معقول نییە بۆ خەڵکێکە فەقیر وەژار بێ دڵی بەوە خۆش بێ سیارەیە بکرێ وای لێبێ سیارەکەشی بۆ نەکرێ و ئەویشی بۆ نەدرێ و غەرامەی بۆ دەدرێ و کامێرەی بۆ نەدرێ هەچی تاج گروفێ 50,000 و 100,000 110,000 لێسن یعنی زۆر خەتر والله شێوەی ئاسایی نازان مەڵە غەرامەی چی من بۆ خۆم لە 80 زیاتر ناڕۆم ناقانونیە ئیدە وەڵا ناقا ئی باشە 6 لەسەر ئەو زیادانە 6 چی بڕۆی 80 لەوێ 70 لەوێش 80 لێرە 150 ئێستا 100 دەیکە 650,000 لێ وەرگرت سارم کڕیوە و ڕقەمم کردووە بەڵێ وەکو گەنجێک حەز لە تیژڕەویە نەوەڵا بەس لە کاتی پێویستە جاری وایە پێویستەکە سەریع بڕۆی جاری واژە هیچ پێویست ناکە خۆی مەڵاز ناوە بۆ لە شوێنێکە ئەڵێ چاوشارکی و لەگەڵاکە وەکی کامێرە دانانە بەس بۆ پارە کێشانەوەیەکی نەبەوە نیە تۆ خێرایەکەم کەم بکەیتەوە بەپی سیستەمی هاتوچۆ بەپی ڕێگەوبان کەەوە خێرایی دیاری کراوە لەسەر جادا خێرایەکان کە دەست پێەکە بەپی جاداکانە بۆ نوێن جادامان هەیە لە 50 دەست پێکە خێرایەکەی ئەوە کیلۆمەتری بۆ دیاری کراوە بەڵام لە ڕێگەوبانی دەرەوە خێرایەکانی لە 100 زیاتر تێنەپەڕێ ئەو سزایانێشی کە بۆ دیاری کراوە لە ناو شار سزاکان جیا کراوەتەوە لەگەڵ دەرەوەی شارە بۆ نمونە لە ناو شارە و سزاکانی دەست پێکە لە 70,000ەوە تا 230,000 کە ئەڕاتە دەرەوەی شار ئەم سزانی بۆ دیاری کراوە سەرچاوی ئەم سزایە لەکوێیە بۆ نمونە سەرچاوی ئەم سزایە بڕیارێکی ژمارە 79 مانەیە ساڵی
2016 بۆ بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە ئەو سزایی بۆ دیاری کراوە. پێش ئەمە قەرارێکی ژمارە 151مان هەبوو لە وەقایعی کوردستان بڵاو بووە کە لە پەرلەمانی کوردستان ئەو بڕیارە دەرچوو وە سزاکانی بۆ دیاریکرا، بەڵام بەم بڕیاری هەفتاونوەیە سزاکانی زیاد کراوە بووە بە زیاتر لە بڕی دیاری کراوە. لەگەڵ ئەوەی کە سزاکە دیاری کراوە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە قانونەکەیش ڕێگەی داوە. قانونەکەڵێ بەپی مادەی دا کە هەمانە لە یاسای ژمارە 86 ساڵی 2004 ئەڵێ بۆ وەزیر هەیە ئەو سزایە زیادکە بۆ ئەسبابی معقول. ئەسبابی معقول چییە؟ بۆ نمە زۆربوونی حادیسە لەسەر ڕێگەوبان یان بوونە زیادەڕەوی گرفتی هاتوچۆ لەسەر ڕێگەوبانە. ئەمە کۆمەڵی هۆکار هەیە مردنی زۆر لێ بکەوێتەوە یان حادیسی زۆر هەبێ، ئەمە ئەسبابی معقول لێرە دەسەڵاتی وەزیر هەیە بۆی ئەو سزایە زیادکە. دووبارە سڵاتان دەبێت. کاکاروان لە فیچەرەکە بینیمان هاوڵاتیان گلەیان نەکرد لە زیادبوونی غرامەکان. هاوڵاتیە گوتی من یەک ملیۆن غرامە میاوە. بڕیاری ژمارە 79 ئەنجومەنی وەزیران ساڵی 2016 کە لە سەرەتای مانگی سێ دەرچوو کە گۆڕانکاری بە ڕسومات و غەراماتی هاتوویان کرا، دەتوانین بڵێن بەشێکی زۆر لە غەراماتی هاتوو زیادی کرد و بە هەمان شێوە ڕسوماتی هاتووش زیادی کرد. ئێمە هەر ئەو کاتیش وەکو بەڕێوەبەرەتی هاتووە سەرنجمان لەسەر چەرخاڵێکی بوو سەر و خۆمان لە بەڕێوەبەرەتی گشتی هاتووە زیاتی ناوخوا ئاگادار کردەوە، بەڵام تاوەکو ئێستا ئەو بڕیارە جێبەجێ کراوە. ئێمە لە سەرەتای مانگی سێ ساڵی 2016 بڕیار مەقسەدی جێبەجێکردنەوە هەم لە ڕسومات هەم لە غەرامات و ئەوەی دەسەر ئێمە بوو وەکو بەڕێوەبەرەتی هاتووە سەرنج و بۆچوونی خۆمان لەسەر هەندێک بەرگەی قسە ڕوو و سەر و خۆمان ئاگادار کردێتەوە. دوجار ئێمە پێشتریشدا زۆر شوێن تومانە سروشتی کاری ئێمە لێ وەکو هێزێک لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ وەکو بەڕێوەبەرەتی هاتوو دەستگایکی تەنفیزی دەستگایکی جێبەجێکاری بڕیارەکان لەسەر و خۆمان لە بەڕێوەبەرەتی گشتی هاتووە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیرای بەڕێزەوە دەچێت ئێمە ناچاری جێبەجێ بکەین و ڕاستە بەشێکی زۆری ڕسومات و غەراماتی هاتووە زیادی کردووە و ئێمە ژۆک و بەڕێوەبەرەتی هاتووە پێشتریش باسم کرد کارمان ئەرکمان جێبەجێکردنی فەرمانەکانی سەر. ئەم زیادبوونی غرامەیە هۆکارێکە بکەمکردنەوەی خێرایی بە هاوڵاتیان. ئێمە پێشتر وتومانە ینی ئەتوانم بڵێ مەسەش دووبارەیکەوە زیادکردن دەستکاریکردن ڕسومات و غەراماتی هاتووە بۆ ئەو سیاسەت بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتەیە گرتێ بەر بۆ کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات. دەتوانم بڵێم کەم تا زۆری پەیوەندی بە کەمکردنەوەی ڕووداوی هاتووە و کەمکردنەوەی قوربانی و گیانگەزای ڕووداوەکانی هاتووەنی. ئێمە تاوەکو ئێستا پارەی ڕێگابان لە خەڵک وەرەگرین لە کاتی مامەڵەتکردنی گواستنەوەی خاوەنداری نێکردنەوەی ساڵانە و تا ئێستا سندوقێکی تایبەتیمان جیانێک کردەوە کە ئەو پارە بچێتە سەر سندوقی ڕێگابان دواتر دەبای ڕێگابان هەسەرف کرێت و ئێمە پێشتریش تومانە بۆ ئەو کاتە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێی کرد سیاسەتی کەمکردنەوەی خەرجی زیادکردنی داهات و ئەتوانم بڵێم ئەگەر بۆ ئەوە بواە ڕووداوەکانی هاتوچۆ کەمی کردا ئەبوای ئەمە بزاتیان هۆکار بە هۆکاریمان وەرگرتە هۆکاری پلەیەک لە ڕووداوەکانی هاتوچۆ چییە چی بیشکرێت چی ڕێگابیش دێتە بەر بۆ ئەوەی ئەم با بڵێن سەرپێچیە ئەم هۆکارە کەم کرێتەوە هۆکاری پلە دوو چیە پلە سێچی ئاوا بۆ خوارەوە نەخێر زۆر شتێ دەستکاری کراوە و توانین بڵێن نەگەڕاونەوە بۆ هۆکاری سەرکی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی تاوەکو ئەو غەراماتانە زیاد کرێت چونکە مادەم ڕسوماتیش زیادی کردووە چونکە ئێماڵێن زۆر جار زیادکردنی سزاکان هۆکارە بۆەوەی کە کەسەکان پابەت بن بۆ یاسا و وەسەرپێچیەکان کەم بکەنەوە بەڵام مادەم ڕسوماتیشی لەگەڵا زیادی کردووە واتە با بڵێن زۆر بیرەوە نەکراوەوە یاخود هۆکار نەبوو بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان. مامۆستا لە کوردستانەوە مامۆستای ئاینی بە عام کاریگەریان هەیە لەسەر بارودۆخی کوردستان و ئەو پێشاتانەی کە ڕوو ئەدات تا چەند توانینتانە کاریگەریتان هەبێت لە وشارکردنەوەی هاوڵاتیان لەسەر بنەما و یاساکانی هاتوچۆ لە کوردستاندا؟ وەڵا ئێمە هەموو ساڵێک وەکو مامۆستایانی لە وتارەکانی هەینیدا لە ڕمایەک گشتیەکانە لە هەموو شوێنەکانتان زۆر باسی ئەمانەکەن تەنان وەکو وتمان نامیلکەش دەرکراوە لە ژنەی فتوای دەرکردو دەربارەی مەسەلە یاساکانی هاتوچۆ هاوکاریکردنی یاساکانی هاتوچۆ ئێمە ئەمانە ئەوەی بە ئێمە کرابێ و بیشکرێت لە مەودووە بە هەموو شێوەیەکانی بۆ وشارکردنەوەی خەڵکی دەربارەی ئەم یاساکانی هاتوچۆ ئەوەی کە قازانجی خەڵکی تیابێت
ئێمە نەک لە مەسلەی هاتوچۆ لە هەموو شتەکانی ترە ئێمە ڕێنمایی خەڵکمان کردەوە بەردەوامیش ئەیکەین بەڵام تەنها ئەوە هەیە زۆر جارانی تر گلەی و بناش ئەکرێ شتەکان ئەبێ هەردوو تەرەفە بن مەسەلا ئێمە ڕێنمایی خەڵکی ئەەکەین بەڵام کۆمەڵشتانێکی کۆمەڵ یاسای مەسەر کۆمەڵە خەڵکیشمانەیە هاوڵاتشمانێ گلەی ئەوە ئەکەن ئەڵێن بۆچی سزا نەک بە سزاکانی هاتووە هەر بەعام هەموو سزاکان بۆ بەتایبەتیش لە مەسەلی هاتوچۆ شامانە بین بۆچی تەنها بۆ کۆمەڵی خەڵگە بێ هەموو یاسایە کە دەرەچێت لە وڵاتی ئێمە بۆچی کۆمەڵێکی لێ ئەعفا بن کۆمەڵێک هەبن یعنی زۆر جار ئەوانەی کە هەندێک یاسا دەرەکەن خۆی یاساکە ناگرێتەوە لەبەر مهم نییە بەلایەوە سزاکە هەرچەند گەورە بێ هەرچەند قورس بێ چونکە بۆ ئەو دەست ناکە بە گیرفانیا و ئەگەر دەستشکا بە گیرفانە لە حاڵەتێکە دەرامەتەکەی ئەو وەکو عامی خەڵک نییە جا بۆیە من داوام وایە کە ئێمە خەڵکی یەکەم پێبەندی یاساکان بن ئەوانش کە یاساکان دائەنێن ڕەچاوی عامی خەڵکی بکەن باسزاکان ئەوەندە قرس نەبن کە خەڵکی مەسەلا بۆی یان نەتوانێت بۆی هەڵ نەسوورە نەتوانێت بیکە ینی ئەنج ئەوش ئێستا لەوە ئەچێ ئەگەر لە هاتووی سلێمانیا بەشی سزاکان بڕۆ سەیری کە لەوە خەڵکانێکی هەبێ ئەو سزانە هەموو کەڵەکە بوو بن بۆچی خەڵک نایە سزاکان دەفعکە لەبرەی ناتوانێت قورسە بۆی دەفع ناکرێت دەرامەتەکانیە چکە بەڕاستی ئێمە ئەڵێن لەگەڵ ڕێزمانە بۆ ئەوانەی کە سزاکە دائەنێن زۆر جار ئەوانە خۆیان سزاکان نایانگرنەوە چونکە بۆ تیژڕەوی ئەڕوا ڕقەمی نیە سارەکەی جاری وا هەیە مەسەلا ئەڵێ نازانم سزایەکی قورس بۆ جام تاریک جامەکەی خۆی تاریکە جاری وا هەیە کۆمەڵە سیارەیەک بەڕیز یەگەڕۆی هەمویان هەر ڕقەمی پێنە هەموو یەک ڕقەمی هەیە لەبەرە کۆمەڵشتانێکی ئەمانە یعنی سزاکان ئەگەر بۆ هەموو چینەکان بگرێتەوە خۆشە یعنی ئێمە ئەو گلەی بنشانەی زۆرجار کە ئەڵێ من زۆرجار لەوتاری جمعە هەندێشتم باس کرد و داوتیان ماوە ساخت و ئەم شتە باسکەی لەولاش ئەوە باسکە لەولا باسیەوە بکە بەڵام بەعام ئەمە نابێتە مبەڕێری ئەوەی کەوا خەڵکی چونکە ئەم ڕێنمایانە کە دانا من بۆ نمونە ئەم بەستنی پشتوێنیە ئەم پشتوێنی با بڵێن کە سوێنێ ئەمە بەڕاستی ئەم من بۆ خۆمە نەک ئەوەی کە گەشتمە سەیتەرەی مروریان چاوم بە یعنی کەسێ بکەی بیبەسم چکە من بەڕاستیم بۆ سەلامەتی خۆمە لەبەر ئەم شتانە ئێمە ئەبێ ئەو هوشیارەمان ئەو هوشیاریە خۆمان وشیار بینەوە خەڵکیش وشارکەنەوە کە کۆمەڵشتانێگێ من حەقم نییە ئەو کەسێک کە لە 120 ئەڕوا ئەمە نابێتە دلیل بۆ ئەوە بەڵگە بۆ من کە منیش 120 بڕۆم ئەمە نابێتە حجە بۆ من ئەو 120 ئەڕوا سەرپێچیەکە دەی نەخێر من سەرپێچی ناکەم ئەو زۆر جار کە تووشی کێشە ئەبێ من تووشی کێشە نابم مامۆستا دواوتت وڵا دواوتەم ئەوەیە یەکەم ئومێدەوارین داواکارین کە ئینشاڵا خەڵکی ئێمە بە هەمووی وشار و دوور بن لە هەموو بەڵاو مصیبەت و گیر و گرفتێک ئینشاڵا و ئەو شتانش کە ئەڵێن ئەوەی کە بەدەستی خۆمانە با ئێمە خۆمانی لێ بپارێزین ئەوەی کە بەدەستی خۆمان ئەکرێ خۆمان بیکەین ئەوی تریشی اینجا بیدەنە دەستی قەدەر و خوای گەورە پەروەردگار دەست خۆش بێت کاکاروان پێشەوەی دوایوتەیت خۆت بڵێت ئەو ئامارانەی کە لەبەر دەستایە ڕووداوی هاتوچۆ کە ڕوویداوە لە 2016 2017 دەتوانین پێمان بڵێت یان لە ساڵی 2016 کۆی ڕووداوەکانی هاتوچۆ کە لە سوودی پارێزگای سلێمانی ڕوویداوە 1225 ڕووداوی هاتوچۆ جۆراوجۆر ڕوویداوە ڕووداوی پێکدادان و وەرگەڕان و ڕووداوەکانی تری هاتوچۆ لە کۆی ئەو ڕووداوانە بەداخەوە لە سوودی پارێزگای سلێمانی ساڵی 2016 206 هاوڵاتی جیای لەدەستداوە و 1808 هاوڵاتیش بریندار بوون و زۆرترین گیانە دەستدانەکانیش لە ڕێگابانەکانی دەروی شار بوون بەراورد بە ناوشاری سلێمانی و وەکو ورنا بەرنامەکە شاوتم یەکەم قوربانی گیانە دەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ یەکەم سەرنشینەکان بوون دواتر پیادەکان بوون دواتر شۆفێر بوون دەست خۆش بێت بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانی چی کردو بۆ کەمکردنەوەی کارەسات و وشارکردنەوەی هاوڵاتیان لەسەر هێماکان و یاساکانی هاتوچۆ بەڕێبەراتی هاتوچۆ کۆمەڵێک ڕێگای گرتوۆتە بەرجگە لە ئەنجامدانی کاری یاسایی دەرەق بە شۆفێری سەرپێچی کار و دانانی مەفرەسەکانی هاتوچۆ و دانانی ئەفسەر و کارمەندی هاتوچۆ لە ناو شەقامەکانی ناوشار ڕێگابانەکانی دەرەوەی شار واتە جگە لەلایەنە یاسایی و سزایەکەی کە جێبەجێکرێ وەکو هەڵبەتی ڕاگەیاندنی بەشی ڕاگەیاندنی بەڕێبەرایەتی هاتوچۆ سوودی لە ماڵپەری فەرمی بەڕێبەرایەتی هاتوچۆ وەرگرتووە بۆ وڵاوکردنەوەی وشیاری و ڕێنمایی هاتوچۆ ئاگادارەکانی بەڕێبەرایەتی هاتوچۆ و ڕادیۆی فەرمی بەڕێبەرایەتی هاتوچۆ ترافیک FM سوودی باشمان لێوەرگرتووە جگە لەوەی کە سەردانی ناوەندەکانی خوێندنی قوتابخانە و خوێندنگاکان و هەموو ئەو لایەنانەی کە پەیوەندی باشمان زانین پێویستمان زانیوە کە سەردانیان بکەین بۆ ڕوونکردنەوەی ڕێنمایی یاساکانی هاتوچۆ بەڕێبەرایەتی هاتوچۆ هەموو ئەم لایەنانەمان گرتووەتە بەر
ئامانجیش دەی وەکو پێشتیش باسم کرد مەراسی ژیانی ماڵی سەر و گیان و ماڵی هەڵاکیان و کەمکردنەوەی قوربانی و کەمکردنەوەی کارەساتی ڕووداوەکانی هاتوچۆ. کاکاروان دواوتت. سوپاس سارەکەم سپاسی بەڕێز سارەکەم جایشکش بەخێراتنی بەڕێز مامۆسای بەڕێز دەکەم بۆ بەڕێوەبەتی هاتوچۆ. داواکاریمان لەم کاتەیە بۆ مامۆسایانی بەڕێزی ئاینیەکە ئێمە ڕوبەڕووی ئێستا بەرەومانگی ڕەمەزانی پیرۆز دەچین و جگەل لە ڕۆژانی هەینی کە بەشێکی زۆری خەڵکی ئێمە سەردای مزگەوتەکانێکن و گوێبیستی مامۆسایانی ئاینی بە سوود دەمانگی ڕەمەزانی پیرۆز وەرگرین کە بەشێکی دەوتارەکانیان دەستنیشانکەن بۆ ڕوونکردنەوەی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و دەرئەنجامی ئەو کارەساتە زۆرانەی ڕووداوەکانی هاتوچۆ دروستە بێ بە مامۆسایانی ئاینی بەڕێزی شاری سلێمانی داواکارم لیان کە بەشێکی وتارەکانیان بۆ ڕێنمایی هاتوچۆ دەستنیشان. دەستان خۆش بێت ئەزیێتان کێشە بە هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیان تاکو پرۆگرامێک تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.